وەرزی سەرماوسۆڵەیە و باڵەکایەتی بە تەواوی سپی پۆش بووە بە بەفر، بەڵام یاریزانانی تۆپیپەی یانەی چۆمان لەم کەش و هەوا سارد و بەستەڵەکەدا لە ناو بەفردا ڕاهێنان ئەنجام دەدەن. یانەی چۆمان لە خولی پلە کوردستان یاری دەکات کە بڕیارە 28 ئەم مانگە خولەکە دەست پێ بکات. یانەی چۆمانیش یەکەم یاری خۆی لە خولەکەدا لە ناو ئەم یاریگایە لەگەڵ یانەی خەبات ئەنجام دەدات. بەمە بەستی ئامادەکاری بۆ پاڵانەتی خولی پلە کوردستان کە یانەی چۆمانی کێکلایەنە بەشدارەکانە و وا بڕیارە 28 یەکی 2019 یەکەمی یاری خۆی لە خولەکەدا ئەنجام بدا بەرامبەر یانەی خەبات لە یاریگای خۆمان. هەرچەند لە وەرزی بەفر و باران داین و یاریگاکەمان بەفرێکی زۆری تایە، بەڵام پەرۆشی یاریزانان و کاستی ڕاهێنەران و دەستەی نادی وای کردووە کە بە پەرۆشەوە ڕاهێنانەکان سرتر بکەینەوە بەردەوام بین لە ڕاهێنانەکان. یاریزانان لە کەشێکی سارد و سڕی بەفراویدا مەشقەکانیان ئەنجام دەدەن. ئەمساڵ دەیانەوێت خۆیان بگەێنن بە ڕیزی یانەپلەیەکەکانی کوردستان. بە هەوڵ و مادیبوونی هەموو لایەکی و ڕاهێنەر و دەستەی نادی چۆمان توانیمانە بار شێوێک بێخۆ لەگەڵ ئەو کەش و هەوایە و ئەو جۆوە ساردە ڕابێنین کە ساڵانە تووشی باڵەکایەتێبی. پشتیوان بەخوا دوای 20 ڕۆژی کە یەکە و یاریمان هەیە لەگەڵ نادی خەباتە لەم یاریگایە، پشتیوان بەخوا بە هەندەران و بەڕاهێنەر ئینشاڵڵا ئەنجامێکی باش بەدەست دێنین و سەرکەوتن بۆ هەموو باڵەکایەتی بەدەست دێنین. یانەی چۆمان هیچ پاڵپشتێکی دارایی نییە و یاریزانەکانیش بە خۆبەخشی یاری بۆ دەکەن. ئەمساڵ گۆڕانکاری لە ڕاهێنەر و چەند یاریزانێکدا کراوە. ڕاهێنەری یانەکە دەیەوێت یانەکەی بگەێنێت بە ڕیزی یانەفلەیەکەکانی کوردستان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای چۆمان.